کەناڵی پەیام کە خۆشەویستترین کەناڵە لای من ئەو جا کەناڵە ئیسلامیەکانی دیکە کەناڵێک کە بۆ نمونە دەنجی کسکە سەری وەکو بڵێ شۆڕ بکاتن بۆ ئەمر و فەرمانێکی نابەجێ کە لە خەڵک و جەماوەری دا ببڕێتن وە قسەی حەق نەکاچی دیکە لەبەرەی گەل نەبێتن ئەو کەناڵە نەبێ باشترن کە وەکو دەڵێم کە ئەو قسەی دەکەم یعنی ئەوە زۆر قورسە لەسەرم کەوەندەم ئەو کەناڵە خۆش دەوێت کەناڵی پەیام کاتێک کەناڵی پەیامە و پەیامی مسلمانان و پەیامی خەڵکی ستەملێکراوی خەڵکی هەرێمی کوردستانە ئەوەیە کە بەڕاستی لەبەرەی خەڵک دابێ و ڕاستیەکان بۆ خەڵک بگوازێتەوە بەڵام کاتێک کە من بۆ منە بۆی کەناڵی پەیام بمێنێتەوە ببمە بەشێک لەو زوڵم و ستەمەی ئەو دەسەڵاتە با نەبێتن باشترە با قەپات بکرێتن ئەو کاتێک کە لە دڵی خەڵکدا دەمێنینەوە خەڵک ئەو کاتێکە هەموو ماڵێک دەبێتە کەناڵی پەیام هەموو ماڵێک دەبێتە پەیام پێم خۆشە ئەو پەیامەی من زۆر بەڕاشکاوانە بە دەسەڵاتدارانی هەرێم بگات یعنی تەشقەڵە بە هەموو لایەنەکان مەکەن تەشقەڵە بە خەڵک مەکەن تەشقەڵە بە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی و ئەو حیزبانەی دیکەی کە ئۆپۆزیسیۆنن چونکە ئێستانە کە بەڕەسمی هیچ لایەنێک نهاتۆتە سەرجادە پێم خۆشە بزانم ئەوەی کە دەیبینن لێ ئاگاتان لێبیتن ئەوەی کە دەبینن هیچ لایەنێک تەبەنی نەکردووە بەڵام دەستمان لە قوڕک بنێن بتانێ بمان خنچێنن و پەنجەتان نەگەزین خەیاڵتان خاوە ئاگاتان لەو خاڵەی هەبێتن ئەو کاتەی مەڵێن کابرا بێ بتخنچێنیت وەکو زاڵم مستەمکارێک پەنجەت بگەزم بڵێ وەڵا ها لەو تیرۆریستە ئەتۆ تیرۆریستی ئەتۆ زاڵ و مستەمکاری ئەتۆ دەتوێت قورجی خەڵک بگری ئازادیەکان بەرتەسک بکەیەوە ئەو بەرتەسککردنەوەی ئازادیانە ناچێتە سەر بۆتان کە ئێوە بۆ خۆتان دەڵێن دیموکراسیەت و مافی مرۆڤ و ئازادی و قوڕیەتی ڕادەربڕین و کاکە پەیام و غەیری پەیامیش چیان پیشانداوە واقعەکەی هەرێمی کوردستانیان پیشانداوە کاکە گیانەوەیان پیشانداوە لەو هەولێرە شەق لە مامۆستا هەڵدەدرێتن کەس لەسەری بە جواب نایەتن ئەلەولایە شەق لە کادیرێکی حزبی هەڵدەدرێتن سەرۆکی حزب پێشوازی دەکات و ڕێزی لێ دەنێتن ئەوە ئەمە واقعمان گواستۆتەوە ئێکاکەوان مەکەن بامەشتووە ئێوە یەکشت بکەن وەرنە مەیدان وەرن خزمەت گوزاری بکەن وەرن خزمەتی ماڵی هەژار بکەن ماڵی فەقیر بکەن ئەگە نەمان گواستەوە کاکە بڵێن ئێوە پیاوی خەرابن بەڵام کاکەمە کردە و عەمەلەکانی خۆ کردە و عەمەلەکانی خۆتانە ئەها وەکو لە حەدیثێکی قودسی داهاتووە یا عیبادی إنما هي أعمالكم أحصيها لكم فمن وجد خيرا فليحمد الله کردەوەکانی گوێ بۆتان تۆمار دەکەم ئەوەی کە چاکەی بینی باس وستایشی خوا بکە ومن وجد غير ذلك فلا يلومن إلى نفسه شتێکی دیکەت بینی بەس لۆمەی خۆت بکە بۆ لۆمەی من دەکەی یانێ دوو دەتوێت بێ کارەبایی بێ ئاوی بێ موچەیی بێ عەدالەتی منداڵەکانیشتان های لایف دەژن منداڵەکانیشتان هەمووی خەریکی فسق و فجور نەو وڵاتە ئەمەش ئاوا سم بوقم عمي هیچ نەڵێ یکوڕ وەڵا نەبین باشترە قەسەم بەخوا ژێرزەویمان بۆ باشترە گەر وابین لەسەر زەوی بەڵام من پێم خۆشەوە بزانم وەزعەکە لە خۆتان تیرتر مەکرد وەزەکە لە خۆتان خراپتر مەکەن چونکە بەڕاستی وەکو گوتم تا ئێستانە کە هیچ لایەنێک تەبەنی ئەو خۆ پیشاندانەی نەکردووە بەڵام ئێوە ئاوا وەکو تەشبیه نەبێ گای هار پەلاماری هەموو خەڵکی بدەن بەخوا خەڵکەکەش ڕوبەڕووتان دەبیتەوە ئەو کاتەی کەس نابێ شەفاعەتتان بۆ بکات